چۆن مۆبایلەکانمان ئەکاونتەکانمان بپارێزین لە هێرشی هاک بەداخەوە هێرشی هاک یەکێکە لەو بابەتانەی کە ئێستا زۆرترین کەس پێوەی وەڕەسە ماندووە کەسانێک ئەم کارە دەکەن ئیتر بۆ هەر مەبەستێکی ناجۆری خۆیان بێت پەنا دەبەنە بەر هاکردن. ئایا ئێمە مۆبایلەکانمان بەکراوی بەجێبێڵین یان نا لە شوێنە گشتەکاندا مەبەستمان لە کافتریا و ڕێستۆرانتەکاندا وایفای بەکاربێنین بترسین نەترسین زوو ئەپدەیتی مۆبایلەکانمان بکەینەوە نەیکەینەوە ئەم ئەپدەیتەکەی دێت بۆچی دێت گرنگە نەکرێ زیانەکەی چێ بکرێت چ سوودێکی هەیە پاسپۆرت چی بێت چۆن بێت دابنرێت بۆ ئەکاونتەکانمان بە قۆتی یان بەهێزی پاسپۆرت لەسەر چی بەندە ئەمانە کۆمەڵک پرسیار ئەڕاستی میوانەکەمانەکەین کە ئەمڕۆ دڵنیام هەمووتان سوودی لێ دەبێنن و باوریاییەوە یان بە وردی سەرنج بدەن کۆمەڵک زانیاری زۆر بە سوود دەدرێت لەسەرەوەی کە چۆن بتوانانی خۆمان لە هێرشی هاک بپارێزین. زۆر بەڕێز مامۆستا شەنێر تاهیر بەڕێزیان مامۆستای زانکۆن و ڕاپسپۆرن لە باری کۆمپیوتەر لەلامان میوانن بۆ وەڵامدانەی پرسیارەکە مامۆستاگیان بەخێر بێت. زۆر سپاسدانەکەم. لەکوێوە دەست پێ بکەین؟ وەڵا سەرەتا هیوای ڕۆژێکی ئاسوودە و ئارام بۆ هەمان نەخوازم ئینشاءڵڵا هەمان تەندروستە بن. حەزەکەم دەستپێک بۆ بێت کە ئێمە ئێستا لەکوێین لە بواری تەکنۆلۆژیا پێش ئەوی بچینە ناو بواری هاکردن و خۆپاراستن لە هاکردن و من پێش ئەوەی بێم بۆ ئێرە بەردەوام متابعاکەم لەو ئەکاونتانی کە لە لامە ئەوەی کە زانستین لە بواری ئینتەرنێت و ئۆنلاینە ئامارێکی جوانم بینی ئەوە بوو کە تا ساڵی 2030 نزیکەی 30 بلیۆن دیڤایزێک کۆنێکتە بن بە ئینتەرنێتەوە کە ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە و تۆ ئەگەر بە ئەڤەرەیجێک وەریگری هەر کەسێک بزانە چەند دیڤایسی بەرەکەیە بۆیە ئێمە بەرەو دنیایەکە ڕۆین کە بە زمانێکی زۆر بازاری بیڵم بە ئینگلیزی پێوترێ IOE واتە ئینتەرنێت ئۆف ئێڤریتینگ واتە شتێک نییە ڕبط نەبێ بە ئینتەرنێتەوە کاڵم ئێڤریتینگ مە بەسمانەویە تر ئایا داتایە خەڵکە تەنانەت ئەوانەشی کە فیزیکاڵن هەمویان ڕبتە بن بە ئینتەرنێتەوە بۆیە ئێمە کە چینە ئەم دنیای IOEەوە تاوی تر داتاکانمان هەمووی ئۆنلاینە بۆیە هەموو شتێک واری دەبۆی تۆ ئەو داتایی کە هەتە هاک بکرێ ئیتر ئایا هاکردنی ئەم داتاکەت پابلیکە یاخود پرایڤتە ئێمە ئەمڕۆ قسە لەسەر هەردووکیەکەین و چۆن ئەم داتایانە پارێزین و هاکەر چییە چێن ئەوانەی کە هاکەکەن چکە تۆ ئەبێ بزانانی ئێمە چەند جۆرێک هاکەرسی جیاوازمانەیە ئەسڵەن هەیە تارگێتێکی نییە بەست تۆ هاکەکانی ئامانجێکی نییە بەس ئامانجی ئەوەیە زیان بە تۆ بگەێنێ کامان زۆر مەترسیدارە باشە چکە تارگێتێکی نییە تۆ بە ئەستەم ئەی دۆزیتەوە بزانی کی هاکی کردووی تارگێتی هەبێت بەڵێ ئەبێ هەموو هاکەرێک تارگێتێکی هەبێ بۆ نمونە اینجا ئەو کەسانی کە هاکەرسن هاگەکەن لە ڕووی زانستیەوە بە چەند قۆناغێکاکەن کۆتا قۆناغیان حەزەکەم باسکەم چونکە گە لە سەرەتەوە پیاە بین کاتێکی زۆرمانێ باسیکەین بەڵام کۆتا قۆناغ لێهاتووی و هاکەرسە لەوایە شوپی خۆی سڕێتەوە بۆی نەزانێکی هاکی کردووە ئەمە بۆ خۆی زۆر گرنگە کە من باسەکەم بەڵێ نازنامەکان نادیارە چونکە کەسێک نابێتە هاکەرس کە بێت توڵێکی حازر بەکاربێنێ یان بەرنامەیەکی حازر بەکاربێنێت و کە بۆ تێستی لایەنی سکیوریتی بەرنمەیەەکە کەسێک ئەبێتە هاکەر کە خۆی پرۆگرامەر بێت بە کوردیەکەی یعنی خۆی پرۆگرامەکە دروستکە خۆی سکریپتەکە دروستکە بێت چی بکە ئەم سکریپتە تاقیەکاتەوە لەسەر ئەپلیکیشن و وبسایت و بەرنمەکان و داتا کەسیەکان و هەمووی ئەمانە پیانەوترێ هاکەرسی حەقیقی ئێستا من لە بەرامبەر کەسی لەم جۆرە چۆن خۆمان بپارێزین زۆر ئاسانە ینی ئاسانەکەی لەوایە کە تۆ کۆمەڵێک ڕێگەت هەیە ئەتوانی بیگریتە بەر لای ئێمە من ئەمێ شتێک ئاماژە پێ بدەم بۆی خەڵک زۆر وری هەبێ بەردەوام ئێمە کاتێک کە ئەپلیکیشنێک دابەزێنین ئەکاونتێ دروست دەکەین یەک جار پاسوەردێکی بۆ دانین و بیرمانەچێتەوە هەر نازانین پاسوەردەکە چیە دامانەکەش بۆ پاسوەردە زانە ئەوە خۆی لەوە کێشەکە لەوایە یان جاری وا هەیە ئەو پاسوەردی کە دانین پاسوەردێکە لە ڕووی زانستیەوە پێوترێ دیکشنەری لیست ینی لە لیستی قاموسایە بۆ نمونەوەکو چی 1 تا 5 و 1 تا 8 و 1 تا 9 ژمارەی مۆبایل و ناوی خۆت یان داناوە ینی ئەمانە هەمووی پازۆردێکی جەنەراڵن زۆر بە ئاسانی ئەتوانێت کرا بکرێت لاوازە ینی بۆچی لاوازە ئەو کەسەی کە هاکەرە یەت پرۆگرامێک دروستەکە بەس ئیش لەسەر و پازۆردانەیەەکە ئەسڵەن ئەگەر لە ڕووی زانستیەوە ئێمە قسەی لەسەر بکەین کۆمەڵە بەرنامەمانێ ئەنێمە خۆمان تێستمان کردو لەبەری ئیشەکەمان ئەوەیە و لە بوارەکە ئیشەکەین و زانیاری بڵاوەکەینەوە تۆ گەر پاسوەردێکی ئاسان دابنی تەنانەت بۆ وایفای بێ یان بۆ مۆبایل بێ یان بۆ ئەکاونتەکەی خۆت بێ لەوە چێ لە ماوەی چەند چرکێکی کەمە
ئەو پاسوەردە بشکێنرێ زۆر زۆر کاتە پاسوەردی بەهێز چییە؟ کەواتە زۆر گرنگە ئێمە یەکەم شت پاسوەردێکی بێز بۆ ئەکاونتەکەی خۆماندانی پاسوەردێکی بێز مەبەستمان چییە؟ تۆ ئەگەر ئێستا بیت ئەکاونتێک دابنیت پرۆفایلێک بۆ خۆ لە شوێنەکە حەزەکەی بەکاریبێنی هەرگیز ڕێگەت پێ نایە پاسوەردێکی ئاسان دابنی بڵێ 1 تا 8 و 1 تا 9 یان شتێکی لەو شێوازە ئەبێ شتێک بێ ڕەندەم بێ ڕەندەم یانی چی بە کوردی باسیێنی هەڕەمەونە بەڵێ هەڕەمەکی بیانی ناوی خۆتی تیا بێت یان ئەستن ئێستا ڕێگەشە پێ نایە ناوی خۆتی تا بێت چۆ شتێکە ئەزانرێ بۆ نە تۆ ئەکاونتێکی داناوە ئیمێڵەکەی بە ناوی خۆتەوەی وایە نایە پاسوەردەکەش بێڵە بە ناوی ئیمێڵەکەتەوە داینی یان بە ناوی پرۆفایلەکە تا داینێ ئەتوانی چەند پیکێکی ئەمە بۆ نمونە بە قووەت بەڵێ یەکسەر پێتەڵێ پاسوەردمانەی ویکە واتە لاوازە پاسوەردمانێ سترۆنگە ئەوانی کە سترۆنگن ئەبێ کارکتەری تا بێ سپیسی تا بێ کەپیتال لێتەر و سمۆڵ لێتەرەکان تێکەڵاوکەی ئەمانە پاسوەرە و پەنجەرەی تیا بێ هەموو ینی بزەبەیسی تیا بێ سپیسی تا بێ لە 12 کاراکتەر خۆی ئەوە مینیمەمەدانرا بەڵام عادەتەن 12 کاراکتەر 14 کاراکتەر ئەتوانی دەینی ئەوانە پاسوەردێکی بەخوتن ئەمەشێتی لە بیری بچێتەوە بینوسە لە ئەتوانێ بینوسی ئەتوانی ئەو ئەپلیکیشنانی کە باوەڕ پێکراون ئەم قسەمە بەستمە کاڵم باوەڕ پێکراون نەک هەرکەس بێت ئەپلیکیشنێک دابەزێنێ کە پاسوەردی تا سیڤەکە و وابزانێ باوەڕ پێکراوە ئەوانی کە باوەڕ پێکراون ئەتوانی دای بەزێنیت و پاسوەردەکانی خۆتی تا سیفکەی خۆی ئێستا لە زۆربەی سمارتفۆنەکان ئەپلیکیشنیان دروست کردووە کە تۆ پاسوەردەکانی خۆتی تا سیفکەی بۆچی لە بەروی ئەپلیکیشنەکانمان زۆر بوو کە بەکارێنین ئەم هەموو تۆ ناتوانانی پاسوەردی فیسبوک و یوتیوب و ئیمێڵ ئەم هەموو لە بەرکیت وانە کەسی یاسایی ناتوانم هەموو پاسوەردە شابی نووسی مشکلەیە لە نۆتی شابی نووسی هەر نابێت پاسوەر ئەسڵ نابێت لە بە شێوازێک بنووسرێ کە هاچوان لەی شۆ بێ بخوێنرێتەوە ئەبێ شێوازێک بێ لە ڕووی زانستیەوە پێوترێ ئینکریپت ینی شاراوە بێت تو ئێستا گریمان بە مەبەستمە کاڵم 1 تا 5 کە دادناوە خۆوار 1 تا 5 نانووسێت لەوەی ئەستان پازۆردێک بێ تێکەڵاو یەکە هەر ڕەتی بە 1 تا 5ەکەەوە نییە کاکشانێر وا بێت کە بۆ نمونە تۆ بۆ فەیسبوکەکەت پاسوەردێکت دانا ئەبێ بۆ ئینستاگرامەکەت شتێکی تر بێت یان یەکێک بێت باشترە شتێکی تر بێت ئەوە بێگومان یانی ئەوە شتێکە ناکرێ پاسوەردی هەموو ئەکاونتەکانت یەک پاسوەرد بێت یان یەک ئیمێڵە داناوە یان ئەسڵەن ئەم کەیسانی کە من باسیەکەم هەمووی هاتوۆتە بەردەستمان ینی وەکۆی کە لە ناو خەڵکین ئیشی لەسەرەکەین بۆ جاری وایە کەسێک تەلەفۆنەکە وڵا فیسبوکەکەم وا هاکراوە پاسوەردەکەم وا بیچۆتەوە هی ئیمێڵی داناوە لە 2002 مە بۆ 2022 تا ئێستا نازانێت پاسوەردی ئیمێڵەکەی چێت تا ئێستا نەیگۆڕی باشە باشترە ئیمێڵەکان بگۆڕی ساڵی جارێ 2 ساڵ جارێ بگۆڕی ئەگەر نەشی گۆڕی ئەگەر نەشی گۆڕی باشە ئەتوانی پاسوەردەکەی بگۆڕیت باشە هەیە خۆ ئیمێڵی داناوە لە چەند ساڵ لەوەتی ئەو ئەکاونتە دروست بۆ ئیمێڵی داناوە و زۆر ئاساییشە تا ئێستا هاک نەکراوە بەس چیە بەردەوام خۆی متابعەکە ئەکتیڤە لە ئیمێڵەکە چونکە زۆرێک لە کۆمپانیاکان کە تۆ ئیمێڵێکی دانا ئەگەر ماوەیەکی زۆر بەکارێ نەهێنا خۆی ئۆتۆماتیکی دیلیتەکە ئەیسڕێتەوە بۆچی چکە تۆ کەسێکی بۆنەوە 10 ساڵە 5 ساڵە ئیمێڵەکە داناوە بەس ئەکاونتێکی پێەکەیتەوە تا ئێستا بۆ جارێکیش نەچیتە ناو ئیمێڵەکەتەوە بزانی چی نییە پاسوەردەکەی بگۆڕیت کۆمەڵە سکیوریتی بەخۆتکەیت ئەوە زۆر گرنگە ئەوترێت لە کافتریا و شوێنە گشتیەکاندا وایفای بەکار مەهێنە بەڵێ بە دڵنیایەوە بۆ هۆکار زۆرە کا وایفای ئێمە ئێستا بەڵێ دڵنیایەوە لەبەرەوەی ئەگەر تۆش بیتە شوێنی من لە ناو بوارەکەیە ئیش بکەیت ینی سێری تەکنەلۆژیا بکەی سێری ئەو بەرنامانە بکەی ئەستان بیبی بە پرۆگرامەر هەر لە خۆتەوە حەزەکەی هەنێ بەرنامە دروستکەی تێستی سکیوریتی کۆمپیوتەر و ئەپلیکیشنەکانی پێ بکەیت کاڵم بەڵە بە دڵنیایە تۆ چیتە کافیەکەوە باشە طبعاً ئەمانە لەوە چێ کەسەکە بڵێ من کەسێکی ئاساین پێویستم بەمانە نییە خۆ دروستی شخصەکەی خۆ کەسێک نییە دایم بڵی چاودێری لەسەر و ئەیانێ هاکیکرێ بەڵام ئێمە بە شێوازێکی زانستی و بازاری باسی یۆگەی خەڵک خۆی بپارێزێ ئێمە مەبەستمان لەوەیان نییە کەسەکە کەسێکی چۆنە بۆ کەسانی کیانەی خۆیان پارێزن لە هاکردن تۆ کە چیتە شوێنێکی گشتیەوە تی کافەیەکە ڕێستۆرانتێکە یان ئەوە تا وایفایەکە ئۆپنە یەکسەر دەتوانی کۆنێکتی پێوە یان ئەوە تا تۆ پازۆردەکەت عادەتەن یەکسەر ئەو کەسی کە لەوێش شیرەکات و ئەداتێ کە تۆ چیتە ناو ئەم وایفایەوە بێگومان جیازێگێ پەخشی ئەم سیگناڵە ئەم شەبەکەیەکە لەناو ئەم شوێنەیە تۆ لەناو ئەم شوێنەیە کە هەمانە ناو ئەم کافەیە لەوە چێ زیاتر لە 30 یوزەر 40 یوزەر کۆنێکت بووم بۆ وایفایەوە باشە زۆرێک لەو شوێنانەش پازۆردی ڕاوتەرەکان ئەستان نەگۆڕی و جیازەی کە لەوەیە بۆ ئەو کەسانی کە هاکەرن زۆر باسانی توانن دەستیان بە ڕاوتەرەکە بگات بچن ناو ڕاوتەرەکەەوە هەموو دیڤایزانە بینن کە پێوی کۆنێکت بووم بەم واتە بە زمانێکی تر هەموو کەسێکە هاکەرە ئەچێتە ناو کافتریایەکەوە دانیشێتەوە 20 کەس لە ناو کافتریاکە وایفای کردوێتەوە ئەو مۆدیۆمە بەکارێنێ کە لەو کافتریایە بەڵێ
ئەم ئەتوانێت بچێتە نێو ڕاوتەرەکەەوە ناو مۆدیۆمەکەەوە لە ڕێ ئەوە بچێتە نێو مۆبایلەکانی هەموو ئەو کەسانی کە لێوە دانیشتو بەڵێ ئەتوانێت بچێت کە حساب لەوە چێ هەندێک کەس کۆمنتی لەسەر ئەوەش هەبێ بۆ من چۆن ئاوا بە ئاسانی کەسێک کە هاکەرز بێتێتە ناو سیستمەکانی iOS و ئەندرویدەوە ئێمە شتێکی گشتی باس دەکەین باسی ئەوە ناکەین ئەمە تا چەند سکیوریتی بەقوتە باسی مەترسیەکەکەین کە ئێمە توڵمانەیان ئێمە لە خۆمانەوە باسی ئەوە ناکەین بۆ نمونە شتێکمانەیە کاتێک کە چێتە ناو ئەم ڕاوتەرەوە کەسە یە تێستەکە بزانێ ئەم دیڤایزە چ ئۆپەرێتن سیستمی بەکارێنێ ئایا ئەندرویدا iOS ناوی چییە بۆ نمونە ئەگەر کۆمپیوتەری لە بەردەسابێەوە کەسە تێست یەتوانێت ئەوەش بکە ئایا ئەم کۆمپیوتەرە ئەنتیڤایرۆسێکی لەسەر ئەکتیڤ بێ یاخود ئەکتیڤ نەبێت ئەگەر ئەکتیڤ بێت چەند گرنگانی فایرۆڵی لەسەر بێن فایرۆڵە چەند گرنگە ئەکتیڤ بیانی ئیشکا لە ئیشکرد نابێ و ئەگەر ئیش نەکە ئەو مەترسی دارەکەی مەترسی بە دڵنیایەوە زیاترە ڕێگای تر ڕێگای ترمان زۆر زۆرە ئەنی بۆی تۆ خۆت پارێزی بەڵێ زیرەکی دەستکرد ئێستا زۆر باوە ئەوانەی کە لە بۆ نمونە ئێستا فەیسبوک و سناپچات و ئینستاگراممانە هەوڵێن زیرەکی دەستکرد بەکاربێنن لە ئەپلیکیشنەکان یانایانی بۆ نمونە تۆ کە پاسوەردێک دانی وات لێکا پاسوەردێکی بەهێز دانی وات لێکا مەڵتی فاکتەر ئۆتێنتیکیشن دانی ینی زیاتر لە ڕێگەیەک بۆچی بۆی خۆت پارێزی لاکردن ئەمانە بۆ خۆیان زۆر گرنگن و من حەزیشەکەم شتێک هەیە ئاماژەی پێ بکەم ئەویش تەکنەلۆژیایەکی تازەیە لە ئێستا بەردەوام کاری لەسەرەکەویش بلۆکچین تەکنەلۆژیە کەوات لێ ئەکات لایەنی سێم نەبێت لە بینی تۆ ئەو کۆمپانیایی کە داتاکانتی تیان شاریتەوە بۆ نمونە من و تۆ کاگاری داتاکان کە شارینەوە وای لەکەم بەی جۆرێک تۆ نەزانیت داتاکە بەس لە بینی من و ئەوە بێ وەکە لە بینی من و ئەوی شابێن نە ئەو داتاکی من نەزانێت نەمنیش داتاکی ئەوە زانم ئەوە زۆر گرنگانی ئەوە خۆی تەکنیکێکە پێویستی بەڕوونکردنەوەی زۆرە بەس من تەناویستم وەک ئاماژەیە کە ئێستا زۆربەی کۆمپانیاکانیانی ئیشی لەسەرەکەن و شتێکی تریش کاچتە کافەیەک یان شوێنێکی پەبلیکەوە ئەگەر زەڕور نەبێتوانی ئەو ئەکاونتانی کە هەتە بەکاری بە تایبەتی وەکوکردنەوەی ئیمێڵە حساب بانقیە چێکی بانک ئەکاونتە ئەمانە نەیکیتەوە پێویست داخراوە ئەو ئەپڵ داخراوە بەس بەڵێ وایفای کاکەیتەوە کۆنێکتە ئەو ئەپلیکیشنانە بەکارمێنە بەس بەکاری مێنە لەبەرەوەی مەترسیەکەت کەمترەکەیتەوە تۆ لەوە باشترە کە مەترسیێکی زۆر لەسەر بێ و شتێکی تریش بەردەوام لەوە چێمە ڕیکلام و ئۆفەرات و شتی وا بێتە بەردەستمان لەسەر سۆشیال میدیان لینکێکە ئەیکەیتەوە خەڵک شارەزایەوە نییە ئێستا بڵێ بۆ نمونە لەم لیکە فلانە فۆرمی شتێکە کە خەڵک حەزیرێت شتی هۆت لە ناو بابەتی سۆشیال میدیا خەڵک زۆربەی کاتەوە ببێ بزانێ ئێوە کەسی کە هاکەرە ئەتوانێت لینکێک دروستکە لە سوۆشیال میدیا داینە شەیری پێ بکات و لەگەڵ کەسانی بەرامبەریا زۆر بە ئاسانی بەوای یەک دقە پێمان بڵێ کاکشەنەر کە ئەگەر ئامێرێکی زیرەک لەمانەی ئەم ڕۆژگارەت هەبوو ویستت بیفرۆشی چی بکەیت ئەوە لە ئەخیر حاڵەتا بێ هەوڵ بێم ئامێرە بفرۆشیت باشە ئەگەر تۆ زۆر زەڕور بی ئەگینا هیچ پێویست ناکە ئامێریکی ئەلکترۆنی بفرۆشی چکەم ئامێرانە خۆشتان ئەزانم میمۆریتیایە ئەم میمۆرانە هەمویان ڕاستەوخۆ لەسەر دیڤایس دەکەن یعنی لەسەرەوە ئامێرن تۆ داتایەکە دیلیتیشی بکەیت فۆرماتی بکەیت هەندی ڕێگەیە کام داتایە هێنێتەوە ئەگەر بەڕێژی لە 100 نەبێت هەر ڕێژێک لە داتاکان نتوانی وەربگریتەوە بۆیە چاکتر وایە ئەم ئامێرانە کە فرۆشتت یان میمۆریەکەی دەرکی بە تایبەتی تۆ کۆمپیوتەرێکە فرۆشی خۆ هاردەکەی توانی دەرکیت زۆر بە ئاسانی هەجارەوەی مۆبایلێک وایە هەموو زۆربەی دیڤڵەکان کێشیان هەیەتەوە و آیفۆن و iOS پشتی وان نییە نا ئەوە شتێکە بەس لەناو خەڵکا باوە ینی بۆ نمونە ئەندرویدێت ئەویش بەشی خۆی سکیوریتی زۆر بەخۆتە چۆن کۆمپانیایەکی گەوری وەکو ئەندروید کەی شەریکی گۆگڵە زۆر بە ئاسانی توانی داتاکانی بینیتەوە من باسم کرد تەنانەت هەم سیستمی ئایفۆنیش هەم سیستمی ئەندروید بە ڕێژێک ئەتوانی داتاکانی بینیتەوە یان ئەستن جاری وایە هەر نایەتەوە یان جاری وایە هەمووی دێتەوە ئەمە ئەکەوێتە سەر ئەو کەسانی کە دیڤلۆپەرن ینی پرۆگرامەرن بەرنامەیەک بە تایبەت دروستەکەن بۆ کارکردن لەسەر مێمۆری ئەو ئامێرە ئەلکترۆنیانە و ئامێرە زیرەکانە زۆر دەستی ئەوش خۆش بێت هیوادارم زۆر سوودی هەبوو بێت.